بەخێر هاتنتانەکەم دەستخۆشتان لەکەم بۆ کەمپینی کە دەستان پێکردووە. ئێمە وەکو پارتی چارەسەری دیموکراتی کوردستان پێشتریش بە لێدوان و بەیاننامە پشتیوانی ئەم کەمپینەمان کرد و داوامەت لە هەموو ئەندام و دۆست و لایەنگرانی خۆمان کرد و لە پارتی و ڕێکخراوەکان کە پشتیوانی ئەم کەمپینە بکەن، چونکە پێمان وایە ئەم کەمپینە کەمپینێکی گرنگە و ئەرکێکە پێویست و ئێمە وەکو پارتە سیاسیەکان پێویستاینە. دیارە هەتاوەکو ئێستا نە ئێمە وەکو پارتی چارەسەری نە پارتە سیاسیەکان بەمەرکە هەڵنەستین. ئەمە وای کرد کە گۆڤاری هاودەم و کۆمەڵە گەنج وڵات پارێز بەمەرکە هەستن، واتە ئەو بۆشایی کە لە بواری سیاسی و هەڵوێست وەرگرتن سەبارەت بەم بابەتە دەرکەوت بوو پڕیکەنەوە. ئەمە جێی دڵخۆشی و دەستخۆشیە و لەو ڕوانگەوە دەستخۆشتان لێکەم و وەکو ئەرکێکیش پێشتر پشتیوانیمان کردو، ئێستاش جارێکی تر پشتیوانی یەکەم. وەکو وتیشم پێشتر لە چوارچێوەی پشتیوانیانە ئەمە ئیمزامان بۆ وەکو تاکە کەسیش ئیمزای خۆمان کرد، واژۆمان کرد. بێگومان پێم خۆشان بە مناسەبەتەوە قسە لەسەرەوە بکەم. کوردستان پێویستی بەوەیە کە خاوەنی ئیرادەی خۆی بێ، بۆی خاوەنی ئیرادەی خۆشی بێ پێویستەکە بنکە و بارەگای سەربازی و هەواڵگری دەوڵەتان لە دەروی چوارچێوەی ڕێکەوتنی ڕەسمی و لە کاتێکە ئەگەر پێویستی گەلی کورد و بەرژەوەندی گەلی کورد بخوازێ لە دەروەوە پێویستە نەبێت. ئەو بنکە و بارەگا سەربازیانی کە پێشتریش لە باشووری کوردستانە جێگیر کراون، هەتا وەکو ئێستا خزمەتێکیان بە گەلی کورد نەکردووە. بڕیاری پەرلەمانیش هەبووە بۆ خۆتان ئەزانن وە لە بەیاننامەکەیشتانە باستان کردووە بۆەوەی کە ئەو بنکە سەربازیانە نەمێنن، ئەو بنکە هەواڵگریانە نەمێنن. هەڵبەتە ئەم کەمپینە پشتیوانیەکە بۆ بڕیاری پەرلەمانیش. من هیوادارم کە پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان و سەرۆکایەتی هێرێمی کوردستان بە سنگێکی فراوانەوە ئەم کەمپینە وەربگرن و ئەم کەمپینە بکەنە پشتیوانیەک بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی خۆیان و لە دوای ئەوەی کە ئەم کەمپینە کۆتایی پێدێت پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستانی بڕیارەکانی خۆیان پێکبێنن بۆی کە بوونی بنکە هەواڵگری و سەربازەکانی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی تریش ئەگەر هەبێ کۆتاییان پێ